كابنجا أجر من مالي بدرخاني ناي كردستان اللي روزنامة كنا نابا بناي بدرخاني كان يأكل برنجة تركيا كان رجعنا بنا كترك لو صار إسلام داتوش أو شيء كردستان هستيريان ده بلام أوان نان بناي بدرخان من مالي بدرخاني كبن نان بناي تزيري بوتات بكن دين بناي كردستان دكن هار سطو بستو حوش صال إذا كنال من هي بناي عشيرتها كنال من هي بناي جندها كنال من هي بناي ناوتيكا بقى تن لنا توي تن قرأنا وزواوا براستي أجر أو بيواني كنالي قلي كردستان شو بابك الرجنة مواني كنالي الروداو لما أوجد هش كاجميري خوب شاندانا كان تنها يك بابك الرجنة مواني كنالي كيدي سوشوار وكنالي آفا ميديا وكنالي ان ار تي وكنالي كردستان تي في وسبيدي وبيان صفر بابت هیچ بابەتێکی ڕۆژنامەوانیان لەسەر خۆپیشاندانەکانی ئیستانبوڵ و ئەنقەرە بڵاو نەکردووە. ئەمە جۆرێک لە لایەنداری بۆ دەردەخات و خەتی لایەنداریەت بۆ دەستنیشاندن کە بەداخەوە ئەویش ئەوەیە لێپێچینەوەی خوودی دانەنان بە هەڵەی میدیاییدا نییە لە کوردستاندا بەداخەوە. میدیای کوردی بەداخەوە هێشتا لەو پیبروت بەرزەیە ڕزگاری نەبووە کە کاتێک هەڵەیەک دەکات دان بە هەڵەکەدا بنێ و پۆزش بێنێتەوە. یعنی ئەمە کەسەیە بکەین هەموو فەوزایی کە یعنی بابەتی زۆر باشە چەندین یعنی دواتر بە ئەترافی خۆیان داعش سەلمانیان و باسییان کە هەموو وێنە و ڤیدیۆیانەی کە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیانەوە بڵاو دەکرایەوە سوودیان لەبینی و سەنگەرەکانی پێشمەرگیان چۆن بڵێ ئاڕاستی سەنگەرەکانی پێشمەرگیان نیشانداوە توانیان سوودی لێبین. یعنی لەو کاتەشدا هیچ کەناڵێک نەبوو بڵێ ستۆپ ئەوەی کە من دەیکەم هەڵێ. باشە هەتا حکوومەتی هەرێم بە فەرمی قەدەغەی کرد کە ڕماڵکردنی سەنگەرەکانی کردمان نەمان کردایە لەوانە ڕووداوەکان 11 سپتێمبەری بەدادا نەهاتە و داوای لێبوردنی تا ئێستا یعنی ئەم چۆن بڵێ لەو بەرزێ نەجاتی نەبوو کە داوای لێبوردن بکەوە لە من دێ زانیاری بازڵ بەڵام بە شێوەیەکی گشتی کوردی کە بۆ دەڵێن زۆر دەست زۆر سوپاس دوا پرسیار وەرەگرین یارەزانیشتەکەشمان ماوەتە بوو. سپاس و پێزانین دوایی بەردەوامیان بۆ دەخوازیین و ئاماژە بەناوەکانیان دەکەین. سپاستانەکەم بەخێر بێن. ئەمڕۆ وەک ڕێکخراوی ڕۆشنبیری کوێ بۆ هاوکاری سنتەری میترۆ لە 128مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ڕێزمان گرت لە کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان لەم دەڤەرە کە کار دەکەن ڕۆژانە هەواڵ و زانێرەکان دەگوازنەوە بە شێوازێکی پیشەیانە و لا بەشی یەکەمی کۆبوونەوەکەی ئەم ڕۆژماندا سیمینارێکمان ڕێخست بوو بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆر هۆشمەند شێخانی و هەروەها مامۆستا سامان کە دوو بابەتی بەناوەڕۆک و بە پێزیان پێشکەش کرد. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لەناو ئەو بەڕێزانەی کە وەک ڕۆژنامەنووس ڕێزلێنانیان پێبەخشرا ڕێژەیەکی باشیشیان ژنان بوون یاخۆت ژنان پێکیان هێنا بکە ئەمە جێگای دڵخۆشیەکە ژنانیش دەتوانن باشەوەیەکی ئازادانەکاری ڕۆژنامەوانی بکەن. ئەمە گرینگە لەگەڵ هەموو ئەو ئاستەنگ و بربەستانی کە دێنە پێش بۆ ژنانی ڕۆژنامەنووس و بەردەوام تووشی تانە و تعلیق و توانج و یان کارەکانیان لەوانەیە لە چاوەڕێگەزینێر کەمتر بایەخیان پێ بدرێیان هەل و دەرفەتی کارکردن بە ئەوان تۆزێک قورستر بێ لە سەرەتادا ئاسانتر بەڵام لە دوجاردا لە کاتی پێشکەشکردنی کار یاخود لە ئەنجامدانی کارەکانیان کۆمەڵێک بربەستیان بۆ دروست بکرێت بەڵام ئەوان هەر لەسەر پێن وە دەیانەوێت لەو بوارەدا ڕۆڵ و کارایی خۆیان هەبێت بۆ ئێمە جێگای دەستخۆشیە و خۆشحاڵیش بووین کە ئێمە ڕێکخراوی ڕۆشنبیری کوێ ئەمڕۆ ئەو کەسانی کە ڕێزلێنانمان پێبەخشین ڕێژێکی بەرچاویان ژنان بوون. بێگومان لە چاو ساڵانی ڕابردوو ڕۆڵێکی باشیان هەیە ڕێژێکی باشی ژنان هاتوونەتە بوارەکە و کارەکەن بەڵام چەندێتی گرنگ نییە چۆنیەتی گرینگە کەواتە کوالیتی و ناوڕۆکی بابەتەکان ئەو کەسێک کە دێت دەست دەداتە کاروباری میدیایەکێک لە مامۆستا بەڕێزەکان کە ئەمڕۆ ئاماژەی پێکرد لە سیمینارەکەدا کوتی بەداخەوە دەستەواژەیەکەیە کە ئەڵێن مایک بەدەستەکان تەنیا نابێ مایک بەدەست بی ئەبێت
کیفیەتی کارەکەشت ئەوەندە لەسەرەوە بێ بۆ ئەوی کە ناو یاخود لە قەبی ڕۆژنامەنووس و میدیاکار و ڕاگەنجکار بخۆتەوە بگریت ئەوە گرینگە. سێریەرەکە مامۆستاجان تاو پیرۆز. علي الانزاغي تفرمي استغفر